حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هاتینۆ خزمەتتان لە نووری دیدەمە لە بابەتی نوێژە. تۆزێک لە مۆزوعەکە لادەم چکە بەڕاستی هەواڵێکی زۆر ناخۆشم بیستووە. ئەویش ئەوەیە کە دزی ڕووی لە مزگەوتەکان کردووە. خەڵکێکی نوێژ خوێن خەریکی دزی لە مزگەوتەکانە. یعنی بەڕاستی ئینسان کە ئەم واقعە بیستێ جەرگی ژانەکە، دڵی خورپەکە، ئینسان چۆن جورئەتەکە لە ماڵی خوایە بچێ شت بدزێ. پاشان ئەدزی چی ئەدزی؟ باوکی من میکرۆفۆنەکە ئەدزی، جیازەکە ئەدزی، کڵۆپ ئەدزی، سەعات ئەدزی. عیب نییە ئینسان بەڕاستی ئەوەنە نەفسیەتی نزم بێ، نوێژخوێن بێ، لە ماڵی خوایە دزی بکە. لەمە خراپترتان پێ بڵێم، نوێژخوێنەکان فێربوون لە کاتی نوێژەکەی دزیەک. مامۆستا دووبارەی کەرەوە، لە کاتی نوێژەکەی دزیەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ: إن أسوأ الناس سرقة الذي يسرق صلاته. خراپترین کەسێک کە دزیەکە ئەوەیە کە دزی لە نوێژەکەیەکە. الله، یعنی مامۆستاتان بینیوە سەلام باتەوە بە ئەهلی نوێژ، بڵێ ڕەحمەتی خواتان لێ بێ خەڵکینە نوێژ خوێنەکان دزی مەکەن. خەڵکە لە مامۆستا یەکی هاتوێتە مزگەوت نوێژ خوێنە، عیب و شووریان قسەی چییە؟ نا بخوایە بە مستەلەحە بێ زۆر بەمان دزیەکی. دزی لە شۆ؟ لە ماڵی خوا. دزی لە شوێ؟ لە خۆمان. دزی لە کاتی نوێژە، لە نوێژەکانمان بۆ دنیامان ئیسیفادە. ئەو کەسی کە دزیەکە ئیسیفادە لە دزیەکەیەکە، بەس بەداخۆ ئێمە ئیسیفادە لە دزیەکەشمان ناکەین. لە چێشێکین؟ لە نوێژەکانی خۆمان. لە دنیایەکین بۆ قیامەت زەرەیەکین. ئەلێنی پێغەمبەری خوا چۆن دزیەکە لە کاتی نوێژە؟ ئەفەرمێ: لا يتم ركوعها ولا سجودها. نە ڕکوعەکەی تەواوەکە، نە سوجدەکەی تەواوەکە. ئەمە خراپترینی چییە؟ خراپترینی دزە. یعنی ئەمان حەقە محکەمەیان بۆ بژیرێ و شورتەبانیان کا و چەند ساڵێ بخێنە سژنەوە، بڵێن ئەمە چی کردووە؟ بڵێ ئەمە دزی کردووە، بۆ خۆیە بێ بە سەیر و سەمەرە. دزی لە چۆ کردووە؟ لە مزگەوت. لە چی کردووە؟ وەڵا لە خۆی. لە چ کاتێکا؟ وەڵا کاتی نوێژ. کەس حاڵی نابێ. بەڵام خۆشەویستەکەم فعلەن ئەمە خراپترین دزیە. خراپترین کەسێکیش کە ئەماکە بەڕاستی حەقە بە خۆیان بچێتەوە. بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم مستەلەحە نێتوانی بە شێوەیەکی تۆزە نەرمتر پێمان بڵێ بۆی کە حاڵی بین ڕەدعمانکەنە، بۆی کە زۆر حساب بۆ خۆ بکەی. یعنی ئەمە ئەچێتە قاڵبی دزیەوە. چۆن لە ئیجرامەکاڵە ئەماڵێ مادەی ئەو نەئیگرێتەوە لە محکەمەیە، ئەمەش بەندی دزی ئەیگرێتەوە لە دینە. وریابن، پیاوی چابن. هەر دزیەکی دزی لە کاتی نوێژ و لە ماڵی خوایە و لە خۆت و لە گیرفانی خۆت و لە نوێژی خۆت. بۆچی؟ بۆ هیچ کە ئیسفادەی لێ ناکەیت. بۆیە پیاوێک هاو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا لەگەڵ سەحابەکانە دانیشتە بوو. سەحابەیەکی بەڕێز لەو سەحابە گەورانە هات و دوورکات نوێژی کرد و هاو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی: اذهب فصلي فإنك لم تصلي. کابرا دوورکات نوێژی بۆ خۆی کرد بە بێدەنگ، بەڵام دیارە پێغەمبەری خوا چاوی لێیەتی. کابرا نوێژەکەی تەواو کرد و هاتەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ویستی دانیشێ. فەرمی: هەستە نوێژەکە بکەرەوە، تۆ نوێژە نەکرد. ئەگەر ئەمە بەیەکێ لە نوێژ خوێنەکانی خۆمان بڵین، ئەڵێ مامۆستا نوێژم کرد تۆ چوزانی،
دوور کات دوورۆ کرد کاتما بە ئەرزا و تاویشم کرد و دواگاشی لێ نەبوو باش خۆ پێغەمبەری خوا جوێی لێ دەنگێ بکا برایە نەبوو بەس ئاگای لە حەرەکاتەکەی بوو فەرمی بڕۆرەوە دیسانەوە کابرا هاتو دوورکان نوێژی کرد فەرمی بڕۆرەوە نوێژ بکە چکە تۆ نوێژت نەکرد ماڵوێرانیە بەڕاستی باوکی من واللهی قوربەسەری ئاوا بچینەوە بەردەستی خوای گەورە حسابی خۆمان نوێژمان کردووە بەڵام چاوەڕێ بین لە بینی فاسیلی حەڵقەکانە بۆی کاتەکەمان نەڕوە نوێژەکە زوو بکەین بۆی کە حەڵقەکەمان لە کیس نەچێت إذا رفع رأسه من الركوع انتصب قائما پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە ڕکوع هەڵەسایەوە ئابە و شێوەیە پشتی ڕاستە کردەوە حتى يقول القائل قد نسي ئەزان چەندێکە مایەوە لە کاتی ڕکوعە خەڵک ئەیە و بیری چێتەوە پێغەمبەری خوا داڵغە لە یاوە بۆیە ناچێتە سجود دوایی کە ئەچووە سجود و سجدەیە برد و دوای هەڵەسایەوە حتى يقول القائل قد نسي ئەبێ ئەو نەبمێنیتەوە هەتا کابرایە بتوانێت بە ئیسراحەت ڕسمێکە بۆ بگرێت هاتخوا جوان بۆستە و خۆڕێکەوە بەس بیتەوە دانیشیت هەوکو قەلە ڕەشێک وایە دوو دەنگیا لە ئەرزەکە و سەری بەرزەکاتەوە یان کابرایەکی برسی دوو دەنە خورما ئەخوا و ئیسفادە لە خواردنەکەی ناکە یعنی ئەگەر مامۆسای ئێمە کە لە سوژدە هەستایەوە لە بینی هەردوو سوژدەکەیە ئەو نەوەستا خەڵک وازانێت تەحیات دەخوێنێ لە دوڵێن سبحان الله سبحان الله هیچ بووە هەلە مامۆستا یەک سوزدەی بردو کە چی ساکەنە دانیشتوە تەحیات دەخوێنێ نا پێغەمبەری خوا ئەو نە ئەمایەوە ویان زانی بیدیشوێتەوە سبحان الله بەڕاستی خۆشەویستەکەم ئەمە ئەگەر بتوێ نوێژ بکەیت ئەمە نوێژە ارجع فصلي فإنك لم تصلي بڕۆ نوێژەکە بکەرەوە چونکە تۆ نوێژت نەکردووە بۆیە ئەو هەش حەرەکاتی نوێژ هەل لە بیدایەتەوە لە وەستانەوە بۆ ڕکوع بۆ بەرزبوونەوە بۆ سوجود بۆ بەرزبوونەوە بۆ سوجودێکی تر بۆ هەردوو سەلامانەوە ئەبێ هەموو حەرەکاتێکێکی خۆی بدرێتێ چونکە هەمووی دەرەجەیەکی لەسەرە و هەمووی ماڵە لەسەرت و هەمووی نیشانەیە بۆ تەواوکاری نوێژەکەی تۆ باوکی من کەنا ئەو نوێژانەی کە ئێمە ئەیکەین و بەو پەلە و بەو شپرزەیە و ئاگامان لێنێ و حەرەکاتەکەی وەکو پێویست ناکەین و حەقی خۆی فاسیلەکانی نادەینێ بەڕاستی ئەمە نوێژ نییە ئەیکەین بەڕێزەکانم بۆیە سوژدە یەک لە سەرسەی نوێژە ڕکوع یەک لە سەرسێکی ترێتی وە طهور و پاک و تەمیزی و دەست نوێژەکەشی یەک لە سەرسێکی ترێتی بۆیە ئەبێ هەموو حەقێک بە نوێژەکە بدرێ خۆشەویستەکەم ئەمە نوێژی کەسێکە کە ئەخرێتە قاڵبی دزەوە یاخۆت سابی دزی بۆ کرێ واتە نوێژەکەی ئەبێ بە ماڵوێرانی واتە نوێژەکەی ئەبێ بە لەکە بۆی نوێژەکە ئەبێ بە عیبە بۆی نوێژەکە ئەبێ بە ناو ناتۆرە بۆی نوێژەکە شایستەی مەحکەمەی ئیلاهیەکە کە تۆ لە دنیاە دزیت کردووە لەو کاتە پیرۆزەیە لەمەش خراپتر زان چییە لەمەش خراپتر الشرك الخفية زان شيء خفي چییە يصلي فيزين صلاته کابرا بخۆی نوێژێکی سادە و ساکارەکات بە پەلەپەل بەڵام کە ئەبینێ خەڵک سەیرێکات و سەی نوێژەکەیەکە نوێژەکەی جوانەکە لە بەرخاتی خەڵکی ماشەڵڵا ماشەڵڵا چەند متەقیە نوێژیان میکە ئاوا بیکە سێکە بزان پیاوێکی چەند لەسەر خۆ چەند هادی چەند متەقی ماشەڵڵا جا سەلام میایەوە کابرا وتی قورئانیشم لەبەر و دەلایل خەیراتیشە خوێنم بۆی خەڵکەکە بزانێ فیالەنەم پیاوە ئەمە پێوتێ چی ئەمە پێوتێ شێکی خەفی یعنی نەک پاداشت نییە لە نوێژەیە ڕێک عەکس بووە لە قیامەتە پاداشی ئەوە نییە کە نوێژت کردویانە و کردووە محاسبەی ئەوەت لەگەڵەکرێ
ئەو چاوانەی سەیریانە کردی لە چاوی خوا گەورەتر بوون لە خوا عەزیمتر بوون پاداشیان ئەدایتەوە ئەگەر نوێژەکە بە جوانی بکردایە ئەی بۆ ئەهمان نوێژە بۆ خوا نەکرد لەبەرەوە بێ بە ماڵوێرانی و بە قوربەسەری بەسەرتەوە جوابێکیش بۆ ئەمە حازرکە بەڵە بەڕێزەکانم کەواتە خەڵکێک هەیە لە نوێژەکەی دەرەچێت نوێژەکەی شاهیدێکی دژە بەسەرەوە نەک شایەتێکی دۆست و مەسلحەت بێ لەبەرە وریابن پیاوی چابن نوێژەکانتان نەکرد بە دژمن لە خۆتان نوێژەکانتان بە نووری دیدە بێ نەک ناری دیدە بێ با نور بێ با ئاگر نەبێ ماسووتێنێ أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.